لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. خۆشەویستان لە بەرنامەیەش نوێ بەرنامەی پێشەنگبوون کە بەرنامەی 22مینە کە لە بەرنامەی 21 باسی بەها ڕەوشتیەکانمان کردو کە پێویستە کەسێکی پێشەنگ کە خاوەن ڕەوشت بێ، خاوەن بەهای کە گرنگی بە بەها ڕەوشتیەکاندا کە بابەتی تەواضوعمان باس کرد. گوتمان کە بابەتی تەواضوع کە خۆ بە گەورە نەزانین کە یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان بە تێر و تەسەلی کە باسمان کرد کە چەند فەرمودەیەکمان هەیە ئاەتمان لەسەر هیناوە هەروە پێناسەیەکی کوتمان کرد کە وتمان کە کەسی پێشەنگ دەبێت کەسێکی متەواضع بێ تاکو بتوانێت خزمەت خەڵک بکە هەتا تاکو پێشەنگێکی چبی پێشەنگێکی باش بێت. هەروە جیاوازەیەکمان کرد لە بینی التواضع والإهانة. وتمان پێویستە مسلمان تەواضع هەیە بەڵام ئیهانە قوبوڵ نەکە. دووشتی لێک نێزیکن کە ئیهانەکردن کە لەو بابەتانەیە کە شتێ ستەمی تێدا تاوانی تێدا هەروەها زیادەڕەوێش تێدا لەسەر مافەکانی خۆت لەو کاتە بە هیچ شێوەک نابی ئەو شتانە قوبوڵ بکرێت خاستە ئەگەر بێت و کەسەکە کە غێری مسلمان بوو کە مەبەستەکەشی بریندارکردنی تو بوو لەسەر ئەساسی ئاین کە بریندارکردنی تو بوو لەسەر ئەساسی ئاین. بەڵام ئەگەر بێت و لەسەر ئەساسی ئاین نەبوو لەسەر بابەتی مامەڵەکردنێژی ئاسایی بوو کە بۆ هۆی ئەوەی کە بابەتەکە لە نێوان ئەو دوانە شتێک ڕوودا لەو کاتێ پێویستە ئینسانی مسلمان تەسامحی هەبێت. کە ئەمڕۆ باسی دووەم ڕۆژ دەکەین کە پێویستە کەسی پێشەنگ هەیبێ ئەویش بریتە دڵ سافی کە پێویدرێ الصفاء القلب یان سەلامەت القلب. ئەو بابەتانە کە ئەو بابەتە زۆر گرینگە کە چەندەها فەرموودە و هەروە چەندەها ئاەتمان هەیە کە پێویستە لەسەر ئینسانی مسلمان کەسێکی مسلمان بە شێوێژی گشتی هەروە کەسێکی پێشەنگ چونکە بەڕاستی ئەو بابرین ئەو دڵزاروەیە کەسی پێشەنگ لەبەر ئەوەی هەر خەریکی بابەتەکەی خۆیتی لە بوارەکەی خۆی کار دەکە لەوانەیە ئەو دڵسافیەی نەمینێ ئەو دڵسافی نێ سەلامەتی قەلب نەمینێ زۆر بە ئاسانی تووشی سوئی ظن دەبی بەرامبەر چێ بەرامبەر مسلمانە بەرامبەر مسلمان زۆر جارەیە دەبینی کە چەندەها کەسمان هەیە کە پێشەنگ کۆمەڵە خەڵکێک جەماوەریتی ئینجا هەر تەڕەفێک بی کاتی ئەو قسەیەک دەکە پێشەنگێشتر دێ وڵامی دەداتەوە یان باخوازیشتر وڵامی دەداتەوە لەبەرس ئەو وڵامدانەوە دروست بە لە بینی ئەو مسلمانان لەبەر ئەوەی سوئی ظنیان هەیە سوئی ظنیان بەرەبەر یەکتر هەیە ئەو دەڵێ ئەو قسەی کردی لە مەبەستەکەی ئەوەیە کەواتە لێرە نەبوونی الصفاء القلب بەنامبەر یەکتر کە سەلامەتی قەلبێ لەگەری دڵەکان لەگەر یەکترسیە تەبانینە. بۆیە یەک لە بەهێزترین ئەخلاق کە پێویستە مسلمان خۆی پێبابند کە بەڕاستی دڵسافیە وەکو خوای پەروەردگار یوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم کە باسی قەلبی سەلیم دەکات بریتە دڵێکی چیە بێغش دڵێکی بێحەقد دڵێکی بێحەسەد دڵێکی بێ سوئی ظن کە بەو شێوەی بی کە خوای پەروەردگار باسی قەلبی سەلیم دەکات کە قەلبێک دڵێک بێ دڵێکی سالم بی دڵێکی سەلیم بێ. هەروە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک بابزانی قەلبی سەلیم چییە کە کاتێک باسی دڵ سافی دەکەین کە باسی بە شێوەیەکی گشتی مسلمان دەبی ئەوەی بەڵام پێشەنگ لە هەموو کەسێک دەبی زیاتر ڕنگدانەوەی ئەو ڕەوشتەی تێدابی چونکە پێشەنگ لەبەرەوەی جەماوەرێک اقتیدا پێ دەکات هەروە پێشەوای خۆی دەزانی کاریگەری هەیە لەسەر خەڵک ئەگەر بێت و ئەو سەلامەتی قەلب نەبی خەڵکەکە هەموو تووشی دەبین تووشی سوئی ظن و هەروە سەلامەتی قەلبیان بۆ نایە. بۆیە پێشەنگ دەبی خۆی بڕازێنەوە بۆ سیفەتەی. بۆیە عبدالله بن عمرو بن عاص کاتێ دەرێ قيل لرسول الله صلى الله عليه وسلم أي الناس أفضل سكسيك لهم كسيك باشترا سكسيك لهم كسيك باشترا كل مخموم القلب صدوق اللسان. قالوا صدوق اللسان نعرفه كاتيك بابتيان باسكر إما صدوق اللسان دزاني شيء أو كسيك زماني راسبين. فما مخموم القلب آية بيغمر صلى الله عليه وسلم مخموم القلب شيء وهو التقي والنقي بريد كسي يجي التقي والنقي بي تقي كخوا برز بي لترسي خواه اللي هو باتشيج بي لا إثم فيه ولا بغي ولا غل ولا حسد. تمشان كاتيك باسي قلبي سليم دكي
تقي نقي التقي النقي كاسيكي خوا پرز بي لخوا ترز بي نقي بي كاسيكي پاك بي هروا لا إثم فيه هروا تاوانك لا بغيا زيادة روينك ولا غل اشتدا نبي كركليبونوا هروا حسوديش بكس نبا اگر بتو كسيك بي بوشيوي بي او وراسي قلبي شي مخمومي هي كوات اللي قلبي سليم او قلبي كحسدي تيدانيا كغلي تيدانيا كبغي تيدانيا كحقدي تيدانيا برامبر شي برامبر او انساني كلغر يدجي كوات بيشانك لهمو كسيك بيوستر او صفتي تابع فقال هروالا فرمودي اشتد بيغمر صلى الله عليه وسلم كذا فرمي لا تدخلوا الجنة حتى تؤمنوا اي وناس نبهشتاكو ايمان دار نبن ايمان نهيني ولا تؤمنوا حتى تحابوا هروا ايمانش ناين تاكو يكترنا خوش نبي كاباشي يكتر خوش ويستن بابتيش قلبية ألا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم آیا قرب شتێکتان پێ بڵێم کردتان لە بینی خۆتان دەبتە هۆی خۆشەویستی لە بینی ئێوە بڵاو دەبتەوە ئەفشوا السەلامە بینەکم سەلام و ئاشتی لە نێوان یەکتر چیە لە نێوان یەکتر بڵاو بکەونە بۆیە ئیفشاء السەلام یەصفی القلوب کاتێک تۆ سەلام دەکەی دەچی چی لێ دڵی کەسەکەی چی لێ دەکەی دڵی کەسەکەی یەصفی القلوب دڵەکان چی صاف دەکا هەروەها لە دڵ دوور دەکرێتەوە هەروەها لە حەسەدیشدا دوور دەکرێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمان دەکەم کە بە چ شێوەیەک دەتوانین چیان بە چ شێوەیەک دەتوانین دڵی خۆمان صاف بکەین زۆر جار کەسێک دەڵێت سەلام لە فلان کەس ناکەم کە ئەو سەلام نەکردنە کەواتە دڵت بەرامبەر چییە دڵت بەرامبەر فلان کەس چییە صاف نییە یان زۆر جار هەیە کە ئێستا کە دەبینی بەڕاستی ئەو جێژاوە سۆشیال میدیایی کە دروست بووە کە پێشەنگەکان و هەربان خواسەکان توش بوونە بەردەوام خەریکی یەکترن بوویتە هۆی ئەوەی بەڕاستی سەفا و قەڵبی بەرامبەر یەکتر نەمایە سەفا و قەڵبی بەرامبەر یەکتر نەما ئەگەر بێت هەرچەندە اختلافیشی لەگەر تۆ هەبی ئەم کەسە لە بازنەی ئیسلام دەرناسی تۆ خۆت بەوەی دەزانی کە بانگەخوازێکی هەروەها جەماوەرتێ ئەویش بە هەمان شێوە خۆی بە کەسێک دەزانێت بانخوازێکە و جەماوەرێکی کەواتە تۆ خۆت بە پێشەنگ دەزانی ئەویش خۆ بە پێشەنگ دەزانی صیفەتی پێشەنگ بوون ئەوەیە کە دڵیان بەرامبەر یەک صاف بی پێویست ناکە پێشەنگ ببتە هۆی ئەوەی تەفریقەی بەڵکو پێشەنگ دەبی ببتە هۆی وحدەی ئومەت دروست بکە ئەگەر پێشەنگ ببتە هۆی ئەوەی تەفریقەی ئومەت دروست بکە کەواتە پێشەنگێکە پێشەنگێکی خراپە پێشەنگێکی ساختەیە بۆ لە پێشەنگی دروست و چاک و پاک ئەو پێشەنگەیە بە هەموو شێوەک هەوڵدەدا کە بابەتە ئیختلافیەکان و بابەتە جیاوازیەکان لە نێوان ئومەتدا نەهێڵی ببتە وحدەی ئومەت دروست بکە وحدەی ئومەتیش بەو شێوە دروست دەبێت کە ئەو بانخوازەیە ئەو پێشەنگەیە دڵێکی صافی هەی بەرامبەر چیە بەرامبەر کەسەکان بۆیە دڵ صافی بەڕاستی گرینگە گرینگێکی تەواوە ئەساسی چیە ئەساسی ئەوەیە کە مجتەمەعێکی موسڵمان دروست بێت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو مجتەمەعی دروست کرد مجتەمەعێکی موسڵمان دروست کرد سەحابەی دروست کرد لەسەر ئەساسی صەفاء القەلب کە دڵیان زۆر لێگەی ساف بوو ئەتوانی کۆمەڵگەیەکی ڕاقی دروست بکە بەڵام کاتێک دەبینین کاتێک سەدەمی سەحابە نەما سەفای قەلبیان بەرامبەر یەکتر نەما هێدی تووشی چ بوون تووشی شەڕ و تووشی تەفریقە و تووشی ئەو بابەتە بوو هەروە سەفای قەلب دەبتە هۆی یەکێکە لە ئەسبابەکانی نەسڕ دەبتە هۆی ئەوەی کە ئەگەر بێت و ئێمە لەگەر یەکدا دڵمان ساوی لەگەر یەکدا دەبتە هۆی سەرکەوتنی مسلمانە دەبتە سەرکەوتنی ئەو کەسە پێشەنگە هەروە سەفای قەلب دەبتە بەدەستهێنانی خێر بەدەستهێنانی خێر و سەفای قەلب دەبتە قبولبوونی یەکێکە لە ئەسبابەکانی قبول هۆکارێکە لە بۆ ئەوەی کە ئەو کار و کردەوەکانە چیە قبول بێ هەروە ئەسباب سەفای قەلب یەکێکە لەو هۆکارانەی کە ڕزگە سەر بکەوێت لە یەوم القیامە بەڕاستی ئەو بابەتانە إلا من أتى الله بقلب سليم كخواي پروردگار بوشيوي بعد هروها صفاء قلب كباسي خواي پروردگار كباسي بهشتي كان دكا كغلي تيداني حسدي تيداني حقدي تيداني كوات صفتي أهلي شيم أهلي بهشتا هروها كا أو صفتي كخواي پروردگار ددات أهلي بهشت بويا كاتيك إمام باسي صفاء قلب دكي كوات دبي أم كسدور بكتولو بابتانا يكم يعني حسد کە بە هەموو شێوەک پێویستە ئەو کەسەی کە پێشەنگە کە سەفای دڵێکی سافی هەبێ بە هیچ شێوەک حەسادەت نەبە
حەسادەتنەوە بۆی کە کەسێشتر هەیە وەکوی پێشەنگ لە هەموو بوار کار دەکەن بەڵکو دوعای خێری لۆ بکە لە نوێژەکان لە شوێن نوێژەکان هەروە کاتێک بە ڕۆژ دەبی بۆ ئێوە حەسەدەت چونکە یعنی ئێستا کە دەبینی کە بابەتەکە لە حەسەددا زۆر جار بێ کەسێک دەبینی کە لە سۆشیال میدیا کە جەماوەرێکی هەیە کەسێک لەو گۆڕی حەسوودی پێداوە بۆ ئەوە حەسوودیت نەمینێ بڕۆ تۆش چی لێ بکە شێری بکە لایکی لۆ بکە کۆمنتی لۆ بکە هەتاکە ئەو حەسادەتەوە ئەو حەسادەتی لە ناو دڵت دروست بن بەرامبەر ئەو کەسە کە بەو شێوەیە هەتا نەمینێ هەروە حقد هەروە ڕکلێبوونەوە بەو شێوەی کە ئەگەر بێت و حەسوودیەکەت بن بڕکن چونکە بەڕاستی حەسوودیە دەبتە هۆی دروستبوونی حقد ئەگەر بێت و حەقدەکەش بە شێوەیە کۆنتڕۆڵ کرد هەروە دوور دەکەیەوە لە سوء الظن کە بە هیچ شێوەیەک چیە سوء الظن هەروەها کە نیەتی خراپ بە برای مسلمان نابێ وەروە ئیستیزا والاحتقار هەروەها کە بە کەمزانینی بەرامبەرەکەت بە کەمزانینی بەرامبەرەکەت لەبەر ئەوەی دۆ بەرامبەرەکەت بەکەم دەزانی کە بۆ نمونە کەسێکی گەورە هەیە کە کۆمەڵە کەسێک کە شاهدی لەوە دەدەن کە ئەو کەسە بەڕاستی عالمە تۆ بە بانخوازێکە یان دکتۆرایەکی هەیە یان شەهادەیەکی پرۆفیسۆرە تۆ بێ کەمی کێوە شأنی نەقص بکەی شأنی کەم کە ئەو زۆرە بەڕاستی دەلالەتی کە ئەو ئینسانە سەفای قەلبی نییە هەروە دەبتە هۆی ظڵم هەروە ئەو کەسەی کە سەفای قەلبی نەبوو لە پێشەنگدا دەبتە هۆی ستەم لە کۆمەڵە کەسێکی دەکا بۆی بەڕاستی پێشەنگێک کە پەیامی هەبێ پێشەنگێک کە ڕیسالەیەک هەبێ ئەو ڕیسالەی ئیسلام بێ دەبێ بەڕاستی إلا من أتى الله بقلب سليم قەلبەکەی چیە قەلبێکی سەلیم هەبێ بۆیە کاتێک دەگەڕێنەوە سەر قورئاندا یەک لە ئەسبابی نێزیک بوونەوەی دڵەکان ئەسبابی ئولفە بریتە سەفا والقەلب ئەگەر بێت و ئینسانەکان سەفا و قەلبیان بەرامبەر یەک هەبی دەبتە هۆی دروستبوونی سەفا والقەلب بۆیە الرجوع إلى كتاب الله تبارك وتعالى قرانەوە بۆ کتابی خوای پەروەردگار بۆی خوای پەروەردگار کاتێک لە سوورەتی ئەنفال ئاەتی 63 دەفەرمێ لو أنفقت ما في الأرض جميعا بە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەگەر بێت و ئەوەی لەسەر زەوی هەمووی هەیە هەمووی سرفکەی ما ألفت بين قلوبهم بە هیچ شێوەیەک ناتوانیت دڵەکانیان لێک نێزی بکەن ولكن الله ألف بينهم خوای پەروەردگار بۆ هۆکار بەواسطەی چی بەواسطەی ئەو قورئانە بەواسطەی ئەو پەیامبەرە وەکو صفات پێغەمبەر صلى الله عليه وسلم وەکو صفەتی بەشەری ناتوانی لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم ناتواني تأليف قلوبهم دڵەکانیان لێک نێزیون بەڵام خوای ولكن الله ألف بينهم خوای پەروەردگار دڵەکانی ئەوس و خەزەرجی لێک نێزی کردەوە کە شەڕێکی 100 ساڵیان هەبوو بەڵام بۆ واسطەی ئەم نیگای خوای پەروەردگار چیە بۆ هۆی ئەوانە لێک نێزیک ببن بەڕاستی زۆر سەیری پێدێ لەو سەردەمە یعنی ئەسەفە کە دەبین کۆمەڵە کەسێک قورئانیان کردیتە هۆکار لە بۆ ئەوەی تەفریقە دروست بی قورآن لە بۆ ئەو هاتیە بەڕاستی تەفریقە دروست نەبی اختلاف دروست نەبی واعتصموا بحبل الله جميعا خوای گەورە باسی حەبلی خۆی دەکەویش قورئانە ناکرێ کۆمەڵە کەسێک ببرێ بەواز بە هۆکاری قورئان ببنە هۆی تەفریقە دروست بکات والله قورئان یعنی زۆر کەسەیە بەڵگەی قورئانی دەیت تۆش بەڵگەی قورئانی دەیت و کە ئەنەما پێمان دەڵێ کاکە اختلافەکەمی مایە ئەوەکەی بوویتە هۆکار لە بۆی تەفریقە لە بینی من و ئەوەی هەبی قورئانە كاتيش خواي پروردگار دلي واعتصموا بحبل الله جميعا من قول خواي پروردگار دگر بر كهر كسي اگر بيتو دز بني جاي خواي پروردگار گري دز بوحي خواي پروردگار او كسا الف بين قلوبهم اگر بيتو بحقيقه دا پێشەنگێ بین کە لە بۆ خوای پەروەردگار ئیش دەکەین پێشەنگ بێک لە الله تعالی کار دەکەین نەک لە بۆ ئەوەی لە بۆ جەماوەر و یان برین وڵی کاکە بزانین چ لە کابرای دەکەین بەرامبەرەکەمان کو تێک دەشێن ئەگەر بێت سەفای قەلبان نەبێت کەواتە مجادلە دروست دەبێت هەروە مناقەشە دروست دەبێت هەمیڕا دروست دەبێت ئەو بابەتانە هەموو دروست دەبێت بۆیە ئیبن تەیمیە قسێکی جوانی هەیە کە باز دەکەم کە هۆکاری ئەوەی کە عەداوەت و بەغضا و ئەو شتانە لە بینی مسلمان دروست بوونە إذا ترك الناس بعض ما أنزل الله تبارك وتعالى جهلا أو هوى يعني أسباب كيد قرنتو هركاتك أقربيتو خلق كإيمان داران ما بس إيمان داران كبيشنج إيمان داران كيك أو كساني بيشنج كاختلاف يعني لبين يكتر هي حتى خلشي زارو خلشي عوامل ديننا اختلافي دينا خلشي عوامل برامريك سلامة قلبي أنا والله بيشنج كان لو أنا سلامة قلبي النبي لبر أوي اتباعي تيان كريا جهلا لسرنجامی نزانیان یا اتباع الهوا یا وش شو كوتو هواي خوان كتيا بو ابن تيمية دردكي زور زوان ديار كرديا إذا ترك الناس بعض ما أنزل الله أجر بيتو خلق وازين هنا الهنديك لو كخواي بردقاه هنا يتخوان جهلا أو هوا وقعت بينهم العداوة والبغضاء لو كاتي دبتو هويتي ناخوشي دوبرتي وركلي بنواتيا درزي بوي بيستا إنساني مسلمان تيا بقريتو سر
قورآن کە قورآن بەڕاستی یەکلاکەرەوەی بابەتەکانە بۆیە سەفای قەلب کە کارێکی زۆر گرنگە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک باسی کەسێک دەکا کە دانیشتووە کە ئێستا کە دەڵێ کە کەسێک لێمان دەردەکەوە کە ئەهلی بەهەشتە کە ئەهلی بەهەشتە لە باش ئەوەی کەسێک دێتن کە تازە دەست نوێژی شوشرووە هەڕاست ئاوەکانی بەدەستی دێتە خوارەوە سەیریان پێدێ نە عومەرە نە ئەبوو بەکرە نە عوثمان نە عەلیە بەڵکو سەحابەیە کە هەتە ناوەکەشی چییە لە حەدیسەکە باز نەکراوە بۆیە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس کاتێ پێی سەیر دێ بۆیە تەتەبع دەکەم بزانم ئەو کابرایەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باس دەکە کە ئەهلی بەهەشتە ئێستا کە کەسێک دێتە ژوورەوە کەسێک لێمان بەدیار دەکەوێت کە ئەهلی بەهەشتە کە شایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوویدا کە لە ئەهلی بەهەشتە بۆیە کاتێک دەستی لە لای دەمینێتەوە بە شەو کە زۆری بینەران ئەو قسەیە دەزانن کە لە ڕۆژەهێنی مامۆستایانی ئاینی زۆر باسییان کردیا لە پاشەوەی بۆی دەکەوێت تەنها سەفای قەلبی هەیە کاتێک دەڕوا کاتێک دەسی نەشە نوێژ دەکەن نا دووشەم و پێنجشەمان بە ڕۆژی دەیبەشێت تەنها سەفای قەلبی هەیە کاتێک دەستە سەر جێگا ڕاستەخۆ دڵی خۆی ساف دەکە بەرامبەر موسڵمانان بەرام مسلم ئەو کەسێک کە زوڵمی لێکرد ئەو کەسێک غەدی لێکردی و خۆشەویستی دەردەبرد لە هەموو مسلمانان گردنی هەموو مسلمانانیش ئازادەکە هیچ غڵێش تێدا نیە هیچ حەقدێکی تێدا نیە هیچ حەسەدێکی تێدا نیە ئەم بابەتە بۆ هۆی ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شایەتی بدەن لەوە سەحابیە کە دەستە بەهەشت بۆیە کەسی پێشەنگ بەڕاستی لە هەموو کەسێک پێویستی زیاتر بەوەیە کە سەفای قەلبی هەبێ کەروە إلا من أتى الله بقلب سليم ئەگەر بێت و سەفای قەلبی نەبوو لەو بانگ خواز لەو بابرین لەو پێشەنگیاتی کە دەیکە لە بۆ خەڵک بەڕاستی خوای پەروەردگار لێی وەرناگرین چونکە کەواتە سەلامەتی قەلب کەواتە شتێکی دی لەگەر تێکرد بۆ ڕیای لەگەر تێکرد بۆ خۆ بە گەورەزانی لەگەر تێکەڵ بۆ هەروەها حقدی لە بۆ تێکەڵ بۆ حەسەدی لەگەر تێکەڵ بووە بۆیە سەلامەتی قەلب زۆر پێویستە کەسی پێشەنگ خۆی برازێنتەوە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.